لەبارەی چەند پرسێکەوە کە پەیوەستە بە هەرێمی کوردستان و عێراق بەڕێز فارس عیسا سەرۆکی نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا ڕاستەوخۆ لەگەڵم دەبێت گفتوگۆ دەکەین لەم بارەوە. کاک فارسم کاتت باش، زۆر سپاس کە میوانی کوردستان 24 وەک دەزانن ئەمڕۆ دوا ڕۆژە بۆ نووسینەوەی و تێبینیانی کە لەسەر پرۆژە یاسای بودجە هەیە و کورد و سونەکان زۆرترین تێبینیان هەیە. دەمەوێت بپرسم کە کێشەی شایستە داراییەکانی هەرێمی کوردستان چارەسەر کراوە؟ زۆر سوپاسڵاو بووە بۆ هەموو خەڵکی کوردستانی. تقریبان ئەو مادێن پەیوەست و ئەو نەچن پەیوەست بەشە بودجە خەڵکی کوردستانیان هەرێما کوردستانیش ژدەر ئەنجامی وان دانووساندنە بۆیە نابێنە شاندە حکومەتە هەرێما کوردستانی گەر شاندە حکومەتە ئەتیحادی و لێسێر سەرپەرشتی و ڕاستەخۆ بەرز کاک مەسوور بارزانی بووە. ئەکید دوای ئەو اتفاقاتیەکەنێن گەل شاندی حکومەتی ئەو بووە ناو بودجێدا هاتی هەناردن بۆ ئەنجومەنی نێران وێرێژی بەردەستی لیژنەداراییە و نێزیکی مانگێکیە ڕەنگە یان کێمتر دانووساندن تێنەگیرن بۆ هەندێ زووترین کات بێتە تەواوکردن. ئەو سەقفە زەمەنیش بۆ هاتیەدانان دیف ئەو پێزانیت بەردەستی مەفروزە دەهێ مانگی ئەوکۆ بێتە هەناردن بۆ تحالف ئیدارە دەورە بۆ هەندێ ژێلوێرێژی ئەو مناقشە بێنەکردن ئەو ملاحظاتین لیژنەدارایی یان ئەنجومەنی نێران لێرە بێنە دیراسەتکردن بۆ هەندێ ڕێککەوتنێکا سیاسیش سەر بێتەکردن چ ناکۆکی نەبێت دواتر بێتە هەناردن بۆ پەرلەمانی و بێتە پەسەندکردن. طبعا هەندێک سنە هەندێک تێبینی هەبوونە ماوەکو کورمە هەندێک تێبینی هەبوونە ڕەنگە شیعاژی هەندە لایەنانش تێبینی هەبوونە بە هەندێژە ئەو لیژنەدارایی خەریکی هەندێ بولگەل هەموو جهەتا دانیشتن ئەنجام دەیە بۆ هەندێک سەرنج و تێبینیتوان وەرگێرن ئەوان تێبینی هەموو کۆکن و بۆ هەندێ کۆم بنێرە تحالف ئیدارە دەورە وێرێ بێتە مناقشەکردن و ڕێککەوتن سەر بێتەکردن و دیساش ناپەرلەمانی ناپە پرۆژەی ئاسایی دەیلانەفێ ئەوەن وێ مستەدیدە جێ خۆ بگرت و بۆ پەرلەمانی بێتە هەناردن. بەڵێ کاک فارس باست لە ڕێککەوتنەکەی نێوان هەرێمی کوردستان و بەغدا کرد کەواتە ئەو ڕێککەوتنە ئێستا کەوتۆتە واری جێبەجێکردنەوە؟ طبعا ڕێککەوتنە بوارێ دارایی دەدگەل حکومەتە ئەتیحادی هاتیە سیاغەکردن ئەو ڕێککەوتنە ئەو مسوەدا پرۆژە یاسا بودجێ یا 2023 وکە وەکو من ئاماژە پێدایل بەردەستی پەرلەمانیە و تا ئەو ڕێککەوتن ئەو پرۆژە یاسا پەرلەمانی نەیەتە پەسەندکردن دەنگ لەسەر نەیەتە دانێ و هەندە ڕێکارین دێن هەیە دوادر پشتە لای ڕئیس جمهوری لێرێ مصادقە سەر بێتەکردن نەیەتە نەشرکردن ئەو ڕێککەوتن چارچوفێ لێک تێگەشت نادەمیتن نابێتە ڕێککەوتن. بەڵام یعنی وەکو هەردوو شاندێت حکومەتە هەرێما کوردستانی و بەغدا ئاماژە پێدای ئەنجامێ ئەو دانستاندنا گەشتە ئەو سیغا ڕێککەوتن سەروان سیغاکردنێک و ئەوروکەت پرۆژە یاسایی دەجێ خۆی گرتین و دواترژی دەبنە ئەساسێ چاواتیا مامەلەکردنێت گەل بەشە بودجە خەڵکی کوردستانی. کەواتە دەتوانین بڵین ناردنی ئەو بڕە پارانەی کە ئێستا بۆ هەرێمی کوردستان دەنێردرێت لە ئەنجامی ئەو ڕێککەوتنەی نێوان هەرێمی کوردستان و بەغدایە؟ ئەکید دەرئەنجامی ئەوێ تێگەشتنێت ناوبینە حکومەتە هەرێما کوردستانی و حکومەتە اتحادی دەرئەنجامی لێکتێکیشتنێت ناوبینە بەرێز سەرۆکی حکومەتی کاک مەسرور و بەرێز سوودانی ئەو سەردانە بەرێز کاک مەسروژ آخر سەردان بۆ بەغدای دەرئەنجامێت باش هەبوونەک و هەندێک ئەو ڕێککەوتن سەر بابەتی نەفتەژی هاتە ئیمزاکردن دەرئەنجامی وێ تێگەشتنی و ئاساییکردنە ئەو پەیوەندی نابێنە هەولێر و بەغدایدا ئەو پارەتی تەهێناردن بۆ هەندێ تا وەکو قەرز وەکو سلفەوان قەرزە تا ئەو پرۆژە یاسا بتە پەسەندکردن ئێتر بەشە بودجە هەرێما کوردستانی وەکو بەشێکە حقەقە ئاسایی دێ بۆ حکومەتە هەرێما کوردستانی چە سەر میزانیاوی. بەڵێ زۆر باشە زۆر باشە. کاک فارس هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بەکوێ گەیشتووە؟ یعنی ئەو هەناردەکردن ناکۆ من ئاماژە پێدای سەردانە بەرێز کاک مەسوور بۆ هەندێ بۆیە ئەو ڕێککەوتن بێتە ئەنجامدان و ڕێککەوتنیش هاتە ئیمزاکردن مانگی پێشتر دەبێت سەردانە بەغدای کری بۆ هەندێ بۆیە ئەو کێشەن سیاسی بوون و بازێک اتفاق سەر هاتێکردن نوکێژی هەندێک ئەو جەنبە سیاسی نەمایە هەندێک کێشەیان فەنی هەیە ناوبێنە حکومەتە ئەتیحادی گەل تورکیا بابەتی
جي كيرنا بوريه دارو صندنا الجل وان شركاتنا تصورت كم دمك نزيد يجي او كشد دوماهي كان ود اتهنار دكن شنكو حكومه اتحاد زيدتر فروش هنديه كو او نفط بيتهنارتن بركو نهنارتن او نفط زرارك بو همو عراقي شنكو او ايراداتش فروشناوي باش نفط تتكين او كردستان كو 400,000 برميل روزانه تشتا ضمن وان ايرادات تجشت حكومه اتحادي كو بروجي اسا يعني ابوز ميزانيه 2023 هاتيه بنا كيرن كو روزانه 3 مليون و 500,000 برميل بين هنارتن طبشين او بوجا اكونو كل بردست عندما اللجنه دارائيه كو آماده بكن هرچند كورتينانا كازور جاتي دهي بلام اگر 64 تريليون و تقريبا 700 مليار كورتينانا اگر او بشا يعني او بشكا بترول الكرش حكومه هرم كردستان حتى هنا ذاكر نهايه هنارتن او عايزه دي زور تربط وعراق برامبر تحديات جديده الضرائب بتن او ميزانيه جديده توشي خلال قادش بتن زۆر باشە پێشتر گوتبووتان کە شاندێکی عراق سەردانی تورکیا دەکەن لەبارەی پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان هیچ وادەیەک دیارە کە کەی شاندەکە سەردانی تورکیا دەکەن؟ والله جاري ديار نية او عادي حكومة اتحادية كحكومة تركيا وان جاري ساكن وان كيشت وان الجل وان كومبانيا اكيد دي سرداني كده وفي وقت ده جدي كو نينر سامان سرشكان تهريم كردستان جدي الجل دابت باشە ئەی هیچ شاندێکی هەرێمی کوردستان بەم نزیکانە سەردانی بەغدا دەکەنەوە؟ اكيد بيوز طبعا روجانا شاندي حكومة هرم كردستان البغدادين وزارة جداتين بغداد افروجي شاندك وزارة بيشمركي كوبريس جناب فريق ركن عيسى عزيز البغدادي دي الوزارة الدارين الفيروين بردام او شاندين حكومة هرم كردستان البغدادين برام او شاندي ما بس يك وشاند تايبت بدانو صندنا اكيد دمي او بروجي اسا يعني الإدارة دولة هوابد بري بشتى دانستان بشتى دنگدان البرلماني دل بغداد بدبهند وكو هاوكاريا اندامين كورد اللجنة دارائي البرلماني ليس دل سر خطيب بهند تشكيشين ديل البرلماني بوي درست نبن ودل قال لاين البيمين دارجي سر خطيب باشا كاك فارز است بغداد مانگانه چند لا بودجا بو موچي فرمانبراني هرمي كردستان دنيرت بغداد جاري ماغانا نشم بجم كم بودجة سلفة يعني قرص دوي ما 400 مليار دوي هاتنا هنارتن و 200 مليار هات دانيجي 400 مليار ديجي بيت هنارتن بو حكومة هرم كردستان الكومبون انجمن وزيرين عراقي كوي دنگ تنها وزير اجنبي بالدنگ السرندا هم دنگ سدابو او بيت هنارتن و بيشتي برياردان يجي كل سر هنارتنا وان 400 مليار اكثر از قال من دارة جاكشي انجمنينا برئيس الدكتور فرهاد نعمة الله سر خطيب مهندس زو او قرار بتا جشتان دنسر لعين بين دار وزارات الدارية وزارات النفط بنقة مركزية نيرات حكومة هرم كردستان او مصرف معنين تي بي اي رشيدة رافدين بهند زوان ريكارين إدارينا إتياسين كت تواوكن وهزوترين كاجي أو باره بتنارتن بسر حساب وزارة الدارية حكومة هرم كردستان زور سپاس برای فارس عیسی سروکی نونراتی حکومتی هرمی کردستان لبغداد لقلم بو سپاس دکم